ئەبینم لێوی وەک گوڵ سوور بووە ئەبینم لێوی وەک گوڵ سوور بووە بەهێمنی چاوی بۆ داخستووە شەنجی نامێنێ کە لێو ماندوو بوو نەک بۆ نەختی ئاو بۆ ماچتینووە. سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی گوندەکەم لە دەڤەری پشدەرین لە گوندی باداوە لەگەڵماندا. دڵەوە خۆشم ماوێ خاکواوی گوندەکەی خۆم شوناسی جیاوان و جەستەما ئەگیرسیم بۆی هەروەکم لە دڵەوە خۆشم ماوێ خاکواوی گوندەکەی خۆم شوناسی جیاوان و جەستەما ئەگیرسیم بۆی هەروەکم وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاپ جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاپ جۆگانەی بن کە چەند بەنازونیانن. ئەو کاتت باش گیانت باش بەخێر بن بەڕێزت کاک محەممەد ئەنجومەنی گوندی باداوە. بەڵێ زۆر بەخێر بن خۆشحاڵ سوپاست دەکەم بەڕێزی کاک محەممەد پێمان بڵێ ناوی گوندی باداوە لە چیەوە هاتووە؟ وەڵاهی وەک من بیست بم و گوێم لێ ببێ ناوی گوندی باداوە لەوە ڕەهاتووە هێندە کلۆفمان لە پێش جادەی ڕیسیە بۆی بادەدەیەوە هەر لەوەدا بیستمانە بەدڵنیایەوە ئێمەش کە هاتین هەر لە سەرتاوە دوسێ زاباماندایەوە بڵێ ئەرێ وەڵا لۆ فەی تێدان زۆر چاکە زۆر باشە زۆر بەخێر بن کاک محەممەد بەڕێزی سوپاس دەکەم. گوندی باداوە لە چەند ماڵ پێکاتوە لە ئێستا؟ لە ئێستادا گوندی باداوە 19 ماڵی 19 ماڵ. بەڵێ باشە ئەو 19 ماڵە زیادەکە بە گوێرەی وەرزەکان مەقسەد هاوین و جستان و بەهار و نەوەڵی ئەمە ئەوە نییە بە ئۆکمیەوەی شوێنەکەن ئەوەندە کوێستانێکی سەخت نییە بڵێ هاتو چۆ بکەن بڕۆن دابەزن بۆ ناو شاری و بێنەوە ئەوە نییە. باشە لە ئێستادا 19 ماڵی 19 ماڵ. باشە گوندی باداوە لە دەڤەری پشدەر دەکەوێتە کوێ و ئەو گوندانەی کە چۆن دەڵی هاوسنوورن لەگەڵی بڵین جیرانن. گوندی باداوە لە ڕۆژهەڵاتی قەڵاتزەیە 11 کیلۆمتر لە سنتەری شارەوە دوورین لە دەستە چەپمان گوندی مەرکاکۆڵە مەرکاکۆڵ لە ڕۆژهەڵاتمان شیوەڕەزە لە دەستە ڕاستمان مامندەیە گوندی مامندە لە خۆراوەشمان گوندی خواران بەڵێ زۆر چاکە. لێرە خەڵکەکەی زیاتر بەچیەوە سەرقاڵە؟ وەڵی خەڵکە هەروەک شوێنەکان دیێن بە کوشت و کاڵ و ئاژەڵداری و گەنجەکانمان خەریکی پێشمەرگاتی و مفۆزی حکومەت و ئەوشتان فەرمانبەری بەڵێ زۆر باشە. لە ناو گوندی باداوە وەکو عەشیرەت کام عەشیرەتن؟ مامەشن. بەڵێ زۆر چاکە. ئەی چەند چۆن دەڵی تیرە و بەرەبابی تێدا؟ یەک بەرەباب هەموو یەک بەرەبە ینی هەموو بەڵێ ئەرێوەڵا هەموو ئامۆزاین. ناوی بەرەبابەکە چییە؟ محمود کەرەدانی پێ دەڵێن. محمود کەرەدان. بەڵێ زۆر ینی یەک بەرەبا. بەڵێ زۆر باشە. تا چەند مەسەلەی ژن و ژنخوازی لە ناو ئێوەدا هەیە مەقسەد لەگە گوند؟ هەیە وەڵا لە خوای بەزیاد تێکەڵاوبوون هەیە. بەڵێ ئەرێوەڵا هەبووە. ئەگەر هەڵە نەبوو ئەوانی شەر مامەشن ئەکیت بڵێ دەوروبەرەکەن هەموو مامەشە زۆر چاکە. بەڵێ باشە لێرە مەسەلەی زەوی بەراو و دێمەکار دێمەکارتان زۆریان بەراوتان هەیە؟ وەڵاهی دێمەکارمان بترا زیاتر ئەو بەراوەکەمان کەمە بەراوەکەتان کەمە ڕەزی ترێ زیاتر؟ نەوەڵی هەر شوێنی زراعەتی گەنم و جۆن بەڵێ ینی ڕەزی ترێتان نییە؟ کەم هەر سیخە دەکەی لەوانەیە دوو دانە سێدانێکمانە ئەدی لە ناو گوندی ئەو میوەی کە هەیە مەقسەدەوەی کە هیجا هەنجیر هەیە گوێسەیە هەنار هەیە ئەو شتانە هەیە. باشە کاک محەممەد وەکو بزانی ئەو ساڵ بەرهەمەکان چۆن ینی واتە لە ڕووی
پێگەیشتنەوە ئەو بارانە کاریگەرێکی باشیە بوو ئەوەی سەرەتا ئێستا بەڵێ والله لە خوای بەزیابێ ئەرە وڵا ئیسفادەی چاکێ تایبەت بۆ دەغڵودان بۆ گەن دەغڵودان زۆر باش. زۆر لە خوای بەزیاد بێ ڕەحمەتێکی خۆشباری لە خۆی بەزەر باشە لێرە وەکو مەرعا و ئەو بابەتانە مەرعەمان زۆرە مەرعەتان زۆرە یەکجار مەرعەمان زۆرە بۆ هەر بۆ ئێوە یان گوندەکانی دەوروبەریش وەڵاهی سوود لە مەرعا یەکتری دەبینن نەوەڵی سنووری خۆنجیا سنوورتان زیاد بەڵێ ئەرە وڵا ئەی باشە مەسلەی هەرەوەس تا چەند ماوە لەناو وڵا لێرە باشە لە خوای بەزیاد بێماوە بە تایبەتی کاتی دروێنە و ئەو شتانە هەرەوەزمان هەیە خەرماکوتان کاهێنانەوە دروێنەکردن ئەوە باشە مەسلەی دروێنەکردن تەمان لە دروێنەکردن هەل لە قەدیمیش داوا بووە کە دروێنەیان دەکرد گۆرانیان دەگو بە جەماعی بەخوای لەکردمە تۆزە کاڵ ئەوە کاڵ بۆ ئەرێ وڵای نەماوە بەخوای نەماوە یان کەسی واشێ نەبوو بڵین تا ئەو گەنجانن ئەو گەنجانی ئێستاشکو ئەو جیلە بەس ئەوەی قەدیم هەم گۆرانیان گوتووە هەم پشتیشیان ڕاست نەکردوەوە کە یەکجار بەداسی لیان داوە تا ئاخری وەنیە ڕاست ئارێ وڵات بەدەم گۆرانیەوە ڕۆیون بەدەم گۆرانیەوە ڕۆیشتون شاو نمو كوسار كاريزيكي صجر ديني بروان الله خندي كوسار شافو دومي دشتو ساراي ندم بهذا شاري جوان ناني كرمو شيرو ماسي خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان بە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گونداکەی خۆم شوناسی گیاغان و جەستەما نانا فاتم سلام علیکم چۆنی ئەحواڵ دەبارەت مەرمەتی چۆن باشی تەندروستی چۆن دەبارەت مەرمەت باشی ئەو لە جێ خۆر بزوتنم ناکرێ دەیدە ئینشاڵڵا باش دەبی شاڵەوە تازە جوان نامەوە جوانی بۆ خۆت ماشەڵڵا جوانی نانە ئینشاڵڵا هەر باش دەبی نانە فاتم با پرسیارێک لێ بکەم ئەتۆ خواردنی قەدیمە بووە خواردنی جاران خواردن کام خواردنە زیاتر حازر دەکرد جاران ما بەبستم یعنی ساوار و ماش و نیسک و ماشێنە و ترخێنە هەموو شتێک ترخێنە چی دەویت چۆن لێ دەنا خۆش بوو ئەرێوەڵە بە ماشانیان لێدەنا و کاکەستان چ بەبی نەماوە ترخێنە بە ماشان باشە ئەدی ئیش و کاری قەدیم ئیش و کاری قەدیم چۆن دەڕۆیشت جایزە مەڕێکی زۆرن هەبوو مەڕتان هەبوو ئارێ وەڵڵا و تاوە کوڕ دەزانی ئارێ وەڵا مەڕن هەبوون کاکە مەڕم دەدۆشین و مادەڵەکە ئەندەم لێ ئێستاش چەم پێ ناکری مەڕت دەدۆشی و مەنزەڵەکی ئەوەندە شیر ئامادە بوو ئەدی باشە نەنا جاران مەشکە هەبوو مەشکەتان هەبوو ئارێ وەڵڵا مەشکن دەژان مەشکی ئێنی گونی ئانیێن گونی ئارێ وەڵڵا باشە بەدوو نەفەران مەشکەکەتان دەژاند یەک لەو لا یەک لەو لایوەنیە بەدوو نەفەران ئەرێ وەڵڵا ئەو مەشکە جگە لە دۆیەکەی ڕۆنەکەشی لێ بەرهەم دەها ڕۆنەکە لێ تا دەکرد و دۆکەشن وەسە دەنادەن کردە کەشک بۆ کەشکان کەشکەکەش لەگەڵ ڕۆنی خۆماڵی تێکەڵاوتان دەکرد و دەتان خوارد ئەرێ بەخوای ئەدی ئێستا تا چەند ئەو خواردنانە ئامادە دەکرێت پێت ئامادە دەکرێت ئێستا نەبەخوای چم پێ ناکرێت برنجیشم پێ ناخوری برنج زۆرە هەیە ئەو برنجە زۆر هەیە نانا برنجی زۆر مەخۆ برنج خراپە ناخۆم برنج خراپە بەخوای خراپە ئەدی لەگەڵ ساوار و نیسکوانە چۆنی وەڵڵا ساوار بۆ بڕوێژ بۆ ماشێنە بۆ ئەدی نەنە فاتم باش تشکە لێ پرسیار بکەم لەگەڵ سەروپەیان چۆنی سەروپێت پێ دەخورێن جیپە و سەروپێوانە ئێستا و جاران نەجاران پێ دەخورێستان پێ ناخورێن ئەبەت ناوەڵڵا ناخۆ جاران ئەو سەروپەی ئامادەتان دەکرد سەروپەی چ بوونی حیوانی بوونیان ئی گۆڵ چێ بوو چا دەکرد و ئێستاشم پێ ناخورێت
باشە نەنە فاتم مەسەلەی بزوو ئەوانە مەرەزی بزنی تەشی ئەوە کردووە بەڵێ تەشی ڕێساوتە ها تەشیشم دەڕست تەشی دەڕست بۆ قاتی بزوو ئەوانە لە بۆزم تێنە دەڕێسەرە بۆ بزووی ناوەڵڵا ئەدی باشە ئەو مەسەلەی جاجم و ئەو لبادانەی کە وەختی خۆی هەبوونە کەس هەبووە کە بەبیرت بێ ئەوانەی ڕست بێ ئیچی ئێها لباد و ئەو بابەتانە ئالباد الباد بوون و لێفە دەبەلبەلاتە بوون و ئێستاش هیچ نەماوە چش ئێستا پاک و خاوێ ئێستا باشە نەنێ ئێستا چۆن دەڵێ ژن و کچی ئێستا لەگەڵ ئی قەدیم چەندیان جیاوازی هەیە لە ڕووی ئیش و کار و ئەو بابەتانە شوکاریان دەکرد و جووتیان دەکرد و دروێنیان دەکرد و ژنی جاران ئارێوە منداڵیشیان لە کۆڵێ بوو ئەدێ ئەرێوەڵە منداڵیان دەبن نە پەرێزێ منداڵیان پێ بوو ئیش و کارەکەشیان کاریشیان دەکرد ئەرێکیان قورس بوو خۆ ڕۆڵە ئێستا ئیش و کار نەماون بابی من ئێستا ئیسراحەتن خوا تا هەموو حالم خەنی بووە هەردە بنانەکێ بخۆن حوتانەوە بەخشن بە یەک نانی بخۆن و حوتان بینەرانی بەڕێز نەنم دەڵێ ئێستا خەڵک خەنی بووە دەبێت نانەکی بخۆن و حوتان بکەنە خێر و بیبەشنەوە ئەی باشە نەنە فاتم ئەتۆ لەکەیەوە لەو گوندەی هەر لە قەدیم لەو گوندەی بوو ئارێوەڵا گوندەن لە قەدیم لە ئەی گوندەی بووینەکە دەبارەت مێرە مارێ وەڵای دەبەوەی نانەکێ بخۆن حوتانەوە بەشن ئێستا ئەکی لە جوورێ دەچی دەدەرە ڕۆڵان چ دەکەی وا ڕاستە نەنە فاتمە تۆ منداڵتەنە ئەرێ وەڵڵا ئەم لای دوو کوڕمانە لە خوای بەزیادن هەردوو کرد ماوەی کچتە ئەو کوڕە کامە ئارێوەڵڵا تەمەندرێژ نەماوە ئەدی هەردوو کورتەنە بڵێن کچت نینە بارێوەڵڵا کوڕە بەرێوەڵڵا بابی هۆی مردووی خوالی خۆش کەم بۆ کوڕەکەی دیم بۆ کوشتیان و خوالی خۆش بێ ئینشاءڵڵا ئەدی باپیرە پیاوەکە لەمێژە کۆچی دوایی کردووە نەماوە کاتی نوێرە کاتنەوەێرە لەگەڵ یەکتری باش بوون هاوکاری یەکتری بوونا لە ئیش و کارەکان ئەریوەڵ دەمێهوانم کاکە ئێستا دەبارەت مەرم ئێستا نەخسەم پێ دەکرێت ئێستا نەبزوتنم لەبەر پیاوەک بێ دوزنم ناکرێ ئەوتانەوە دە ئینشاءڵڵا نەنە فاتم ئینشاءڵڵا تەمەندرێژ دەبی ئینشاءڵڵا خوای گەورە میرەبان شفات بۆ دەنێرێ هەر دەست و لاخ و چاوان بچی تەواو لە خوای بەزیاد بێ لە خوای بەزیاد بێ ئەوە زۆر گرینگە خوای بەزیاد خۆ ئێستا کاکە ژنیش نەماون لە مەجلیسان دانیشن ژن نەماون لە مەجلیسان دانیشن ژن نەماون یعنی ژنی جاران جیاوازتر بوون ئەدێ وەڵڵا ئێستا کی ماوە ژنی جاران زۆربیان لە جێی پیاوان بوونا ئەدێ تا کەس نەماوە نەوەڵڵا ڕۆڵە ئیدی ئەوە ژیانە پورێ ژیانەکە دێت و دەڕوا کوڕە خەنی بوون ڕۆڵە پاکت لە چێ دەکەوی هەموو شتە باخە بۆ دێتە ژووری خۆ وەڵا پەک لە هیچ ناکەوێت هەموو شتێک دێتە ژوورێ ئارێ وەڵڵا ئینشاءڵڵا ئینشاءڵڵا هەموو شتەکە زۆر دەبێت ئەکە دوینەوانەکێش لە بەوە ڕۆین مەڕێکی زۆر لە بۆ هەموو فرەوتی دەچمە حەجێ بە مەڕی خۆ دەچوو بە حەج یانێت تۆ حەجیشت کردووە؟ بەڵێ ئەوە ساڵی چەند حەجت کردووە؟ چەند ساڵ پێش ئێستا؟ حەجم کردووە لە مێژە؟ کە ڕۆین کە ڕۆیشتن کە ڕۆین بە حەجیەوە کە ڕۆیشتن بۆ حەجیەوە یعنی مەڕت فرۆشت و حەجەکەت پێ کرد مەڕەکەی کتی پارێوانەکێ نابم پارە مەڕی خۆت برد پارەی مەڕەکان یەکسەر پێکەوە چوونە حەجێ؟ وەڵڵا پێکەوە یعنی ئێستا من نەمزانی یعنی تو ئێستا حاجی فاتمی بەڵێ وەنیا؟ ئای دەستەکان ماچ دەکەم حاجی فاتم یا ڕەبی خوا تەمەندرێژ بی ئەمن دەستی تو من دەستی تو ماچ دەکەمە تو نەنچی منی ئینشاءڵڵا تەمەندرێژ دەبی ئینشاءڵڵا خوای گەورە شفات بۆ دەنێرێ ئینشاءڵڵا ئەجمەعنی ئینشاءڵڵا کەولا خام لێنە سێنجا دێ خەجی دەوەرە وەرە ئەوە خەجی زاتەوە ئەوە نەوەمە کوا نەوەتە یا کچتە کوا خەجیچ خۆش بیا خۆ توش بەخێرێ نەوەیە
بەڵێ بابی کوشاوی بابی نەماوەویش حاچەی خۆی بۆ هەوا ناوی چ بوو؟ نەیمراد بوو ناوی مراد بوو خوا لێ خۆش بێ ئینشاڵڵا خوای گەورە لە هەموو مردووان خۆش بێ ئینشاڵڵا ئینشاڵڵا لە هەموو مردووانی ئینشاڵڵا هەر دەمری خوا لەوە مردەداین ڕۆڵەوە وەڵڵا جا نەنەفاتم ئەوەی بوو مرد وایە هەر ژیان وایە وە ژیانیش ناکرێت بەدڵی هەمووان بێ وەنیە بەرێ بە خوای ڕۆڵە دڵەوە خۆشم ماوێ خەکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەمە ئەگیرسێن بۆی هەروەکوم لە دڵەوە خۆشم ماوێ خەکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەمە ئەگیرسێن بۆی هەروەکوم بینەرانی بەڕێز و خۆشەویست لە گوند هەمیشە ئاوی سازگار هەیە بێگومان جوانی گون لەو ئاوە سازگارانەدایە ئەو ئاوا ئاوی سەرچاوی کارێزی باداوایە هەرکە سەرەتا داخلی گوندەکە بووین و باماندایەوە لەوێ کارێزەکەی لێ ئیدی ئەوەش لەوێ ئاوە هاتوتۆ ئێرە با ئاوێکیشی لێ بخۆین و دەست و دەمو چامان بشۆین زانین ئاوەکە تا چەند ساردی خۆشە ساردی هەمیشە وەکو باسم کرد ئەو ئاوە سازگاری کە لە گوندەکانەیە دیمەنی گوندەکانی جوانتر کردووە هەر بووش پێشینان و تویانە ئاو ئاوەدانی لەگەڵمان بن چاپوک و جوان پیری چشنی ئەڵماز ڕوخسار یە دنیا رەزوی شیری دەبارێ لایە کار و فەرمایە دەنگی شمشایە و بلوێری شوایان مەڕوو ماڵات و سۆزی شوان گوندەکەمایان لەکەی دڵایە هەواری ژیان کردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوش دەبردنە گوندەکەمایان بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ گوندنشینێکین کاک مەحموود کە جوتیارە و سەرقاڵی ئاژەڵداری و باغ و ئەو بابەتانەیە کاک مەحموود ئەو کاتت باش ئەو کاتت باش باشی خێراتتان دەکەین خێربینیا خۆ سەرچاوان کاک مەحموود دوور بە دووری بینیمی لێرە سەرقاڵی ئیش و کار بووی ئەم جیایە چییە؟ ئەوە وێنجەیە وێنجە باشە ئەو وێنجە ئێوە بۆچی بەکاری دێن؟ بەکاردێنی بۆ ماڵاتی بۆ ماڵات باشە ئەو وێنجەیە چۆن دەڵێ قەرەبووی عەلەفەکەی دەکاتەوە؟ بەڵێ لە باتیە ئارد و حەلەف و شتانە بەکاردێنین ئێواران باشترە زۆریش باشە چەند ساڵە ئەوە یەکەم ساڵە دووەم ساڵە ئەوە دەوێت بە دووەم ساڵ دووەم ساڵ لە پار بەهاروەرە بڵێ کەواتە ئاژەڵەکان سوودیان لێ بینی زۆر ئارەوەڵە باشە کاک مەحموود پێم بڵێ وێنجە بەرزیەکەی ئەو پەڕی چەندە یعنی ئێستا بۆ نمونەوە لەوەیە دوو بز بێ چەند بەرز دەبێت تۆ ئینجایەوە دەیبڕن وەڵا بۆ هەیە 40 سانتین نیومەتر وەڵای ئێمە نەنێشتە بەرز دەبێت ئێواران درونە بەڵێوارانکە هەیەە دەیدرون تەواو بەرز دەبێت زۆر باشە بەڵام نیومەتر نابێت نیومەتر ناوەڵە باشە ئەمن بیستومە وێنجە دەشخورێ ینی مرۆڤ دەیخوا تۆ تا چەند ئەوەت زانیوە زانیاری لەسەری هەیە وەڵی برادێکیشمات بکەن مەلاشە دەیگو لە ئێران دایدنێن لە باتی سەوزەی لە ئێران لە باتی سەوزەی دایدنێن باشە تامەکەی دەبێت چۆن بیانی تامی ناخۆش ئێستا ئالێن تامی ناخۆش نییە ئێستا ئەدی چ کاتێک تاڵ دەبێت وەڵای ئەو کاتی کە پیر بۆ پێگەیشت ئێستا شلکە
شیرنا ئێستا خۆشە شیرنێ ئێستا ئێستا ئەو شیرینە. کاتێک کە زۆر پێگەی تاڵ کە دەبێت پیر بۆ ئەرە وەڵڵا لەوەی هەمان چۆن دەڵی تامی تاڵشکی بدە بەڵێ تاڵێکیش تاڵش وەکو کەلووی وا کەلووە ئەش زۆر باشە نانەکەەوە جگە لەوە کاک مححمود مەسلەی کوشت و کاڵ بەگشتی سەرقاڵی وەڵا جا ساڵانە ئەوە جۆ ئەگەر ساڵان دەکرێت زۆر وڵی 2 ساڵی استیفادەی نییە بۆ باران کەمە باران کەمە ئەگەر ئەو ساڵی انشاءله قەربووی کاتەوە بێگومان زۆر ئاوی زۆر دەوێت وایە تا باران هەبێ باشترە وەنیە باش بۆ منتی قەیمە ئەدی گەنم گەرمیش وەڵی زیاتر جۆ باشە لێرە کرێنە شوێنەکەی کرێنە و زووشی دەبێتەوە لێرە وابزانم زەوی دێمەکاری زۆرترە بەڵێرە وڵە وەنیە زۆر بەراوی کەمە بەراوی کەمە ئەی مەسلەی میوە میوەزات زیاتر هەنجیرە وڵە هەنجیر بەڵێ هەنجیرە هەنارە و هەنجیر وڵا خراپنی هەنجیر لێرە کام زۆری هەنجیرەوەی لێرە هەنجیر وڵا هەنجیرە زەردە هەیە و هەنجیرە بەڕۆنە هەیە و بەڕۆنە هەیە بەڵێ پایزەش پایزە کامیان زەردە لە هەمانیان خۆشترە وڵە زەردە لە هەمویان خۆشتە ئەوەی شێوازێکی تۆزێک هەرمەیی هەیە ئەویان وەنیە بچکۆکەی و ناوەکەی سوور دەوێ سوور دەبێ ئەوەیان بەڵێ سوگە هەندێکەیە گەورەیە وەکو شێوازی تقریبان هەنجیرە تۆپەی دەڵێت ئەو تۆپە وەکو ئەوەی وایە ڕاستە ئەویش لێرە هەیە هەیە بەڵام کەم بەس پایزە وەکو باسکرد لە هەمویان خۆشترە هەنجیرە پایزە زیاتر دەمێنیتەوە دەمێنێتەوە ئەدی زیاتر ئەو هەنجیرە لێرە بۆ مەسلەی وشکردنەوە سوودی لێ دەبینن بەخوای هەنجیری وشک دەکاتەوە هەروەڵا پار و شیان کرد بوون پار بەڵێ ئەی مەسلەی پەنیر و شیرێژ هەتانە بەڵەویشەیە ئەو ساڵ چۆن بوو ینی وەڵا ئەو ساڵ کەمتر و ماز دەفرۆشە ماز دەفرۆشە بەسە لەوەش نرخەکەی لەوەیە گرانتر بێ وەڵی ئەگە ماز بفرۆشێ ئەو ئیشەکەی باشترە و ئاسانترە ئەدی پەنیری سەرک والله ئەمە سەلک ناکەین نایکە مەیرەیە مەیرەیە بڵێ مەیرەش خۆشە مەیرە خۆشترارە وڵە بینەرانی بەڕست بێگومان مەیرە ئەو مەیرەی کە هەبێت کە چۆنەتی ئامادەکردنەکەی کە ئەوان بۆ خۆیان شارەزان بەڕاستی مەیرە پەنیرێکی زۆر تایبەتە و تامێشی زۆر خۆشەوە کاک بەرە وڵە زۆر چاکە مادوومان کردی نەگری بەخێر بناخۆسە چاوەکەم دڵەوە خۆشم ماوێ خاکم واوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەرواکم لە دڵەوە خۆشم ماوێ خاکم واوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەرواکم وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی وەلانیش مامۆستا حەسەن زیرەک هەیە دەڵێ بەهار هاتە سری ڕازاوە سوێچنە و باڵە و بوویبوون بولبول سەریان لێک داوە دەنجی بولبولم نایە حتمما تۆراوە ئینجا دەڵێ بەهار هاتە هەوایە فەسڵی ڕازاوە سوێچنەوە هەڵاڵە و بوویبوون ساریان لێک داوە دەنجی بولبولم نایە حتمما تۆراوە سەلام عەلەیکوم کاکە و کاتت باش ئەحواڵت چۆنە کاکە جان تۆ چۆنی باشی مەمنون زۆر سوپاس ناوی بەڕێزت برای گەورەی کاک حەسەن دەبینم سەرقاڵی چێڵانن باشە چێڵان و بڕینی ئەو ڕەزا لە کێوە دەست پێ دەکەن لێرە لە منتیقەی مەزیاتر لە مانگی 15 ئەوانە میوەکان هەڵدەبڕینەوە دەوروبەری حوتی سێ و دەی سێ ئەوانە زەر بەبەر پاچەکەی دەکەین باشە ئەگەر بۆن من لەو بەروارێک کە باسی دەکەن تاخیر بێ کاریگەریە لەسەر میوەکە لێرەکە دەنگتر بێ میوەکان ئاویان تێدەگەڕێ دواتر بەخۆی واکە کەسێک بریندار بکرێ خوێنە بەردەڕوە ئاج بەم شێوەیە تاسی نەمێوەکەی دەکات و زەرەدی بۆ هەیە بۆ وەرپاچەکەش کە ئێستا پۆخی دەر نەکوێت کە دەبینی تەماشای ئێستا
ئەوە پێی دەوتێت پۆخ ئەوە پۆخی ئەوە پێ پێ ینی تازەیەوە ئەوە تازەیە دەردەکات ترێکە و گەڵاکان ئەلۆی پێدا دەبن لەوەی پێدا دەبێت ئەگەر گەورەتر بە دوای ئەو کەستەکانیەکەوی گەڵاکاڵ لەوەی تو ترێکەیش تەسیری لێ نابێت و بەری ناگرێت باشە زۆر چاکە پرسیارێکمەیە شێوازی بڕینەکەی دەور دەبینێ بۆی بەرهەمێکی باشێ بێ بەرەکەی باش بێ بەتاکیت هەمێوەکە کە کۆن بێ زیاتر ترێکەکەی جوان دەبێت و کەپەلەکەشی زیاتر کەمتر بن ئێستاوە زیادی دراوەتی ئەو دوانە هەبان ئەوە هەبە ئەوەی دەگەڵەوە ترێکەکەی بە قوتر دەبوو جوانتر دەبوون بەس ئەوە تەسیری هەیە بەشی خۆڕادکێشی ئەوە تەسیری هەیە بەشی خۆڕادکێشی کەواتە ترێکە زعیب دەردەچیت و پۆڵەکە گەورە نابن کەواتە ئەوەیان ناڵێت ئەوانە چۆن دەڵێ گەشەی بکەن وایە باشە لێرە زۆری ترێەکان کامانن چەند زۆری ترێ هەیە وڵای لێرەمە ترێڕەشن هەیە ترێسپین هەیە ترێڕەش بەڵێ دەگەڵ کشمیشی ئێستا کشمیشی ئالۆ منتیقەیەنە ترێ کشمیشیە ئارەڵ ڕژی ترێسپیش تێدا و ڕەشی تێدا هەیە باشە زیاتر کامیان خۆشە لەو تریانی کە باست کرد وەڵا هەمیان خۆشە هەر کەسە تامی خۆی هەیە وەکو شتێک ترێسپی تامی خۆی ترێڕەشی تامی خۆیە ترێ کشمیشی تامی خۆی هەیە هەمیان خۆشە هەمویان خۆش باشە مێو چەندی دەوێت تا تەواو پێدەگا بۆی پێ بڵێن مێوێکی تەواوە هەر لە سەرتاوە لە سەرتاوە پەلە چەندەکەی بەڵێ دوای دەبێت تا مێو بە سێ ساڵانی دێتە سەر بەر 3 ساڵ ینی 3 ساڵی پێدەچێت لێرە ینی بە ناوچە کەوتووە ئەرەوە ناوچە کەوتو هەنی شوێنێک کە زیاتر شێدار بێت و فێنێک بێت زووتر بە خۆ دەکەوی بەڵام ئێرە گەرمێنە تاسیری هەیە لەوانێ مێوەکە وەکو پێویست تاوەکە تاسیری لێ دەکات نێ ڕێگەشەی بکات زیاتر ینی مێو لە شوێنی چۆن دەڵی سارد و ئەوە زیاتر گەشەی بۆ نمونە ترێ بێگەڵاسی بێگەڵاس بخۆی بەناو بانک لەوە شوێنەکەی هەم کوێستانیشە هەم شوێنێکی شێداریشە ئێرەش منتیقەی مەرحەمدا باشە بەڵام وەکو ترێ بێگەڵاسیش نابێت بێگومان ترێی بێگەڵاسێ بەناو بانگە ئەوەش بەوەی هەڵکەوتەی شوێنی جوگرافی و سارد و کەشوەواکێتی وایە زۆر چاکە ئێستا ئێوە ئەوەتان بڕیوە بەڵام دوای ئەوە ئەو چێڵانەی بۆ دەکەن ئەو چێڵانە چ ڕۆڵێک دەبینێت چ کاریگەری چیە لە سەربێەوەکە زیاتر شێدار دەمێنیتەوە ئازەکەی لەبەر باران دەشتە ناوی ئەو سەوزە گیانش کە لە ناویدا بێت تاسی لە مێوەکەی دەکات ناڵی زیاتر گەشەی بکات بۆ هێ دەبێتە پوش و پڵاش هاوینان زیاتر شەرای لێدا و مێوەکەی خرا دەکات بەڵام ئەگەر ئەو گیانی ناودانەمێنی ئەوە زیاتر گەشە دەبێت و جوانتر دەبێت زۆر چاکە برای بەڕێز تۆ چەند ساڵ دەبێت سەرقاڵی مەسلەی ڕز و ئەو بابەتە خۆی ئێرە بە میراتی بۆ کاتی خۆی بابن ما بۆ بەڕەحمەت مەلا ڕسوی بادای ئامی مردم بلاکی بەش کراوە ئەو باشە ئیمەیان لێنەوە تو نەوەرە مەخەریکی ئێرە بەر پاس و بڕین و ئەوانە لەو کاتیەوە سەرقاڵی بەڵام چۆن دەڵی خزمەتکردنیشی بەڕاستی دەیەوێت بەتاکیت هەموو شتێکە خزمەتی نەکرێت بەرهەمیشی نابێت هەرکیشی قورسەوە مەسەلەی هەر خۆشەوە کوشتێک دەن کە ژیانی لادێ سەیرانە و گەشتی تۆزە گرانە بەڵام ئەوەش بەرهەمەکە کە ئینسان دەچنیتەوە مادووبوونەکەی دەبیت دەشتەوە کاتێتەوە باشە جگە لە مەسەلەی مێ و ئەوانە هەنجیرت هەیە هەنجیرشمان هەیە بڵێ ئەوان لەو دیوێنە لەسەر ئەی گوێز گوێزیشمان هەیە باشە گوێز ئەوەی چۆنە بۆ نمونە ئەگە بمانەوە گوێزێکی باش بێ کاریگەری باران و مەسلەی ئەوانە تا چەند کاریگەری هەیە هەمووی تەسیری خۆ هەیە ئەوان شوێستا بۆ نمونە گوێزی هەورامان لەگەڵ ئەوچەکانی دیکە ئێرە ئیمەمەتیقەیمە گوێزی کەمە هەو ماڵان لەوانە بنە گوێزێک یا دوو گوێزیان هەبێت هەر بۆ خۆیان تقریبان ئانی بۆکو فرۆشتن ئەوانەی تێدا نییە ئەلحەمدولیلا گوێزەکانیش باشن نەخەدەر بە ساڵ دەگۆڕێت زۆر چاکە وەڵا بە دڵنیایەوە ئێستا گوێزەیە بەقسەد کڕواتیە ئەمریکیە چینیە ئۆرگوایە بەڵام ئەوەی کە من بزانم ئەوەی کە من تاقیم کردوێتەوە هیچ لەم گوێزانە ئەو تامە نادن کە خۆماڵەکە تاکید گوێزی خۆماڵی لە هەموو ڕوویەکەوە خۆشتر خۆشتر دەخوێت کوێریشتی دانیە بۆ خەنێک نابێستا لەو کڕواتی و ئەمریکیوانە مەزماکەن هەر تۆزێک بمێنەوە کە لە بازار بۆن دەکەن جا تاسیری باران لی داوە یاخود بنەگوێزەکە تێدانە هەم تامیشی خۆشە و هەم گەورە و قەبارەشی زیاترانی کوێری کەمترە من پێم وایە گوێز تا چەند بیخۆی ئەگە خۆماڵێکە بێ گوێزی تازەش تۆزە چەورایی ئەوەمانە ئەوەیە تازێ بەتاکید ئەو گوێزە چەوریایش هەمەکو وەزانان دەڵێن کەوا چاوریش دەتوێنیتەوە چەوریا زیان بەخشەکان دەتوێنێتەوە بەتاکید زۆر باشە با زیاتر لە کاتان نەگرم زۆر خۆشحاڵ بووین ئینشاءڵڵا بەرهەمێکی باشی دەبێ ئینشاءڵڵا ڕزقێکی باشی دەبێ بشێنەوە کاتی بەرهەمەکەش بێن ئینشاءڵڵا بەرنامێکی دیکە بۆ سازکەن خاطر ئینشاءڵڵا زۆر چاکە باشە با زیاتر لە کاتان نەگرم خواحافیز وزوباقي
کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕەز و باخی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسار کارێزێکی سەد شار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گرم و شیر و ماسی خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان لە دڵەوە خۆشم ماوێ خاک و ئاوی گونداکەی خۆم شوناسی گیاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەروەکو لە دڵەوە خۆشم ماوێ خاک و بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەو دارە تەمەنێکی زۆری هەیە دار بەڕوا داری پیرهەمزەی باداوای پێ دەڵێن بارحاڵ کاک بەختیار من پێم وایە ئەو کەشەی ئێستا پێویستە چایەکی بخۆینەوە وایە نانە دەست دەکەوێت بە دڵنیایەوە مامەستا حەسەن لەوێ بەڵێ ئەوە باگمان دەکا کاک بەختیار دەڵێ وەرن چای بخۆینەوە چای بەداران چای قۆری ڕەشێ زۆر تایبەتە لەگەڵماندا بن سڵاوتان لێبێ دووبارە باشن مامەستا باشن دانیشن دانیشن ئەحواڵتان چۆنە دانیشن بەڕێزن دانیشن سوپاس چاوەکەمی پێم وایە چای بە ئاگری بەداران زۆر فەرقی هەیە لەگەڵ وایە والله زۆر خۆشترا وەکو چۆن بەنزینی محەسەن و لەگەڵ لەگەڵ بەنزینە عادیەکەی فەرقی هەیە بە هەمان شێوە چای جێداران تەسیری گەلە خۆشتە ئێستا مەسەناوە کاک جا زۆر چاکەم پێم وایە ئەوە ئەگەر هەری یەک قوڵپی هەڵدا دواتر بیکێشیەوە و دەمی بکێشێ خۆشتر دەبێت وایە نابێت بکڵیت چا لێنانیش دەیەوێ چۆن دەبێت شارەزای تێبێت چالێنانیش نابێت چاکە بکڵیت کە ئاوەکەی کڵیت تۆ دەکە تۆ چاکە تێکت ئای بەسەدا دەکەی و لەسەر ئاگری دانانێەوە دوور لە ئاگرەکەی دادنێ بۆی تامی خۆش بێ و ڕەنگیشی جوان دەدەچی بەڵام کە بخرێتە ناو ئاگری زڵقان دەدا بەکو دواری خۆمان دەڵێت نەتامی دەمێت نەڕەنگیشی دەبێت بینەرانی بەڕێز هەر کاتێک چوونە سەیران گەشتێک لە دەرەوەی شار بێ دارەکان ئاگری دار تایبەتمەندی خۆی هەیە بە دەردی مامەستا حەسەن باسی کرد ئەو چایە ئەگەر یەک جار زڵقی هێڵدا یان قوڵپی هێڵدا دەبێ بیکشێنیوە دواتر چاکە دەرمان چاکەی تێدەکەی و لە دووری ئاگرەکەی دایدنەی بۆەوەی دەمی بکێشێ اینجا بزانن تامی چۆنە تاقیکردنەوە باشترین بەڵگەوە تەکیل با بکڵ یا چاو لە بێستاکەی زۆر چاکە زۆر چاک مامەستا گوێم لێ بوو لەو برادرانە گوتیان چاکمان بۆ لێنێ شوانی ئەوە چۆنە چای شوانی چۆنە چاشوانی شوان لەبەرەوەی ئاگای لە مەڕ و مێگەلەکەیەتی فریان ناکەوی زۆر دانیشی لە بەرام بە بەساکەی وەک من ئاوەڵی گۆچانە پێی گۆچان ئاگە گۆچانەکەی تاودایە ئاوا کەچەکەی دێنیت لەسەر ئاگرەکەی
دای دەنێ بەڵام من ئەوە ناوێنم توشکی گۆچانە بۆ شێوەیە هەتا ئەگەر بە پەلە دەخوری بەپەلە نەک ئاوا لێرەی دانێ بە کەیفی خۆەوە ئەگەرەکەی لێدات ئەو ئاوا دەیکڵێنی بۆەوەی فریای هەم مەڵەکانیش بکەیت هەم چاکەش بکەیت بەڵام پێم وایە بزانم کوڵی و ئێستا ئەوەش تۆ چاکەیە وتمان تۆ چاکەی بزانیت ئێستا تەواوە هەم قوڵپی دەدا وەکو تۆ دەڕامی دەم زڵقی دەدا زڵقی دەدا زۆر چاکەی تێدەکەی ئێستا چاکەی تێدەکەی دواتر لە ئاگرەکەی دەیکشێنیەوە ئێستاش ناوێت لە ئاگرەکەیتێکە بۆی هەڵ ناچی وا ڕاستە تۆزە دەهین ئەملاوە زۆر چاک دەڵم شێوازی چاریان شێوازی خۆی هەیە دەبێ بزانین داخە چۆن چارێ دەن بەدڵنیایەوە بۆی زۆریش ڕەنگی ڕانەدا تاڵ دەرنەچی کەمێک ڕەنگی تێدەکەی و هەمسا لێرە ئێوە چای زیاتر بەڕنگ دەخۆنەوە یان بێڕنگ وڵی بێڕنگ بێڕنگ وەکو تقریبا لە ڕۆژهەڵات نزیکی لەوا ڕاستە خەڵکی ئەو دێ زیاتر چای بێڕنگ دەخواتەوە هەم بۆ عیدە و ئانەش کەمتر وا لێ ڕاتو ناوەنیە لانی تەندروستی ڕساو خەڵکی لای هەولێر و ئەوانە ڕەشی خۆری دەخۆن بەڕنگ وا بەسیمە چای زەر دەخۆن ڕاستە بەناو چەکەوتووە ئێستا بۆ ماوەی دوسێ دقیقە لەوێ دەبێت دواتر دەمی دەکێشێ و دوسە دقە زۆرە ئەنی لانی کەم 30 ثانیە دقیقە ئاوە هەم ڕەنگەکەشی جوان دەدەچی و هەم بۆنەکەشی جان بەڵام ئەگەر زیاد لە حەد بکڵێ تامی نامێت تامی نامێنی یعنی وەکەوەی ئاوێکی گەرم خۆی بەڵام ڕەنگەکەی ئاوە چایی بەڵێ زۆر چاکە زۆر چاک ئێستا چاڵی بە چاکیش بێ دەنێ دەستەکان یەک چاڵی بانگی کاکی وێنە گریشکە کاک بەختیار دێ ئێستا دێویش دێ کاک بەختیار هیوات چای سەیریکە کاکە سەیریکە ئەوە زۆر کامێرەکە توانێت وەرە سەیریکە دەبێت لەوەی زیاتر ئەوە دەبێت زیاتر نەکڕێت نابێت زیاتر بکڕێ وا دواتر جوانە باوکە زۆر ئەوجا ئێستا لێ دێنێ دەخۆین دەمی دەکێشێ دەنیشت دیکەش ئینسان کەوتە بەندەنش بۆ هێ دوسێ چیلکە کرد بۆ ناو پستانەکەی تۆستەکەی دانەدا دوسێ چیلکە ئەوە یەک دقە ئەوەش ئەوە گەورێت دوسێ چیلکەی خاوێن ئاوایی ڕۆڵی ئەوەکەی دەبینێت ڕۆڵی چاپاڵاوی دەبێت پاڵەوی دەبێت تۆستەکە ناچتە ناو پێڵەکان بۆ کەسێکە لەشتە سەیران و گەشتی گوزاری ئێستا ئاوایی کام تڵتەکەش ناچتە ناوێ چاکەش بە کوردەکەی تۆ چاکە ناچێتە ناو ئیسکانەکە ئێستا کاتیەوە بیخۆینەوە خۆینەوە زۆر چاکە بەختیار وەرە لا با بزانی زاوە شەکلی چی بەکاردێنە زیاتر وڵا شەکلی تلۆی هەم کڵاوەش و زەردە زیاتر قەندی پڵاکەین بەڵە ئەوە قەندی پڵاوەیە ئەوە دیارە هەر بۆ خۆم هێناوە نەمزانی کە میوانیشم دێن زاوە وا بزانم زۆریش پێی نەخوێتەوە باش ئێستا کەسی وا هەیە بە یەک چای نیو ئەوەی دەخوات بەڕاستی پاشە بۆ لێنە قەندی نەمران ئەلەکان هەندێک کەس قەندی نەمران خۆی خۆش دەوێت یەک ڕۆی بەکاردێن وەکو قەند دەست پێکەی دیکە کە زوو دەکرێتەوە ئەو بەجۆری شکلی ئێرانێ ئەوە زیاتر لەوان سەسوار کڕۆی زیاتر پێ بەڵام ئەویان هەندێک کەس پێ قەندی نەمران یەک ڕۆی پێ دەخواتەوە و دەدەخەستانی ناکوالیتێکی زۆر جوانە چاچی زۆر جوانە ئەو چایە لەبەر چیرکەکە ئاواکەم دێت لەبەرەوەی تڵتەکەی دانادات ئەو چایە کوالیتی فول ئێج دیە ئاما مەسا ناوەنەوە گرتوێتی دارەکان چیرکەکان گرتوێتی زاوە تا بشمێنێت تۆ زیاتر ڕەنگەکەش زیاتر زۆر جوانە بۆ قسەی ئاوا لە بڕوو کامێرەکە لەوانە ناخۆی تام شیگرینگە تام گرنگە
خوشم مابی خاکواری گمداکی خوام چوناسی جان و جستمام اجیر سیم بوی هر واکومو بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی گوندەکەم لە گوندی باداوان تا گوندیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بن خواتان ڕووکاڵی چاپوک و جوان پیری چەشنی ئەڵماز ڕوخسارات یە دنیا رەزوی شیرین دەبارێ لایە کار و فەرمایە دەنگی شمشایە و بلوێری شوایان مەڕوو ماڵات و سۆزی شوان گوندەکە مایان لەکەی دڵایە هەواری ژیانکردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوش دەبردنایە گوندەکە مایان لەکەی دڵە هەواری ژیانکردنایە هەواری ژیانکردنایە لە دڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گوندەکەی خۆم شوناسی جاغان و جەستەمام ئەگیر سێم بۆی هەرواکوم لە دڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گوندەکەی خۆم چوناسی جاغان و جەستەمام ئەگیر سێم بۆی هەر